نەبێ بینەرانی شارپرێس سەبارەت بە هێرشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا و هۆکار و لێکەوتەکانی ئەم هێرشە کە لە ئێستادا چوونە سەر سنووری هێزەکانی رووسیا بۆ سەر سنوورەکان زیادی کردووە و مەترسیەکان چڕتر بوونەتەوە و لە ئێستادا 13 وڵات کە عێراقیش لەناو ئەو وڵاتانەدا هەیە داوە لە هاوڵاتیەکانیان دەکەن ئۆکرانیا بەجێبێڵن لە مەترسی ئەو جەنگەی کە بڕیارە ڕوو بدات. گفتوگۆی ئەم پرسە دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر کامەران مەنتیق مامۆستای زانکۆ. دکتۆر سلااوت لێبێ ئەم کاتت باش بەگشتی هۆکارەکانی سەرهەڵدانی ململانەی نێوان ئۆکرانیا و رووسیا بۆچی دەگەڕێتەوە؟ دکتۆر سلااوت لێبێ گوێ لێمانە؟ بەڵێ بەگشتی هۆکارەکانی سەرهەڵدانی ململانی نێوان ئۆکرانیا و رووسیا بۆچی دەگەڕێتەوە کە لە ئێستادا رووسیا هێزەکانی لەسەر سنوورەکان جێگیر کردووە؟ ململانی نێوان رووسیا و ئۆکرانیا بەڕاستی ململانەیەکی جیۆپۆلیتیکیە لەبەر ئەوەی رووسیا ئۆکرانیا بایەخێکی جیۆپۆلیتیکی گرنگی هەیە بۆ رووسیا. ئۆکرانیا لە دوو لاوە بایەخی بۆ رووسیا هەیە لە ئەوروپای ڕۆژهەڵات و دەکا ئەوروپا بەگشتی هەروەها لە ئاسیای لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئۆکرانیا ئەو دەواازەیە کە پرۆژەی ئۆراسیبوونی رووسیای تێدێتە دی. ئێستا دەزانین رووسیا پرۆژەیەکی هەڵگرتووە هەوڵداتنکەوە ئۆراسیا بەیەکەوە بەسێتەوە لە ڕێگەی هاوپەیمانێتی و لە ڕێگەی کۆمەڵێک ئامرازی ترەوە. لەبەر ئۆکرانیا ئەو دەواازەیە کە تیایدا و پرۆژەی لەگەڵ ئەوروپا دێنێتە دی. رووسیا بەبێ ئۆکرانیا دەبێتە ئیمپراتۆریایەکی ئاسایی نابێتە ئیمپراتۆریایەکی بەڕاستی. لەبەر ئەمە بینیمان قەیرانی رووسیا لە 2000 قەیرانی نێوان رووسیا و ئۆکرانیا 2014 دەستی پێکرد ئەو دەواازەیە کە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەریای سپی کردیەوە و سەردورگەی کریمای بەخۆیەوە لکاند. ئێستا گەڕاوە دوایەوە گەڕاوە ئێستا دەیەوێت ئۆکرانیا بخاتەوە ژێر کۆنترۆلی خۆ یاخود دەسەڵاتێکی سیاسی بەو شێوەیە دابنێت کە بتوانێت بەرژەوەندەکانی ئەو بپارێزێ. لەبەر ئەوە ململانەی سەر ئۆکران ململانەیە کە لەسەر بابڵێن ڕەهەندێکی جیۆپۆلیتیکی جیهانی هەیە هەوڵدانە بۆ هەوڵێکە بۆ دابشنەوەی هاوسەنگی هێزی جیهانی بە شێوەیەشتر بۆ سیستەمێکی تری جیهانی. بەڵێ دکتۆر لێکەوتەکانی هەڕەشە و پێشڕەویەکانی رووسیا بۆ سەر ئۆکرانیا و لە ئەگەری ئەنجامدانی هێرشەکە بۆ سەر ئۆکرانیا لێکەوتەکانی چییە بێ لە ڕووی سیاسیەوە؟ بەڕاستی دیارە لە میدیاکان زۆر باسی جەنجێکی گەورە دەکرێت کە هەڵوێستی ناتۆ هەڵوێستی ئەمریکا بەرامبەر ئەو ڕووداوانەی لە رووسیا ڕوودا ئۆکرانیا ڕوودەدەن نیشان دەدرێت. بەڵام ئێمە بینیمان لە ساڵی 2014 کاتێک رووسیا نیم سەردورگەی کریمی بەخۆی وەلکات بە هەمان شێوە هەڕەشە دەکرا بەڵام نەیانتوانی هەڵوێستێکی وا بنوێنن کە رووسیا بوەستێنن. رووسیا بەڕاستی نەک رووسیا ئێران زۆر لە وڵاتانەی کە باوڵێن دژەبەری ئەمریکا و دژەبەری ناتۆن توانیویانە ئەو هێرە سوورانە ببەزێنن وردە وردە بستنە پێشکە ئەمریکا و ناتۆ یاخود ڕۆژ ئاوایەکان بە شێوەیەکی گشتی دایانەوە بۆ چوونی من ناکرێەوە ناتوانن هەڵوێستێکی جددی. رووسیا هێزێکی بسوگنێ کە بتوانن چۆنیان دەوێت بەو شێوەیە مامڕە لەگەڵ بن. رووسیا ئێستا بۆتەوە هێزێکی جیهانی تەنانەت هێزەکانی خۆی لەسەر ئاسی جیهان دابەش کردوێتەوە. لەبەر ئەوە من پێم وایە ڕەنگ بێ هەوڵدەن بۆ فریودانی ڕای گشتی جیهانی هەندێک سزای ئابووری بخەنە سەر رووسیا وەکەوەی لە دوای 2014 لە دوای مەسەلەی دورگەی کریم خستیانە سەر رووسیا. بەڵام بە بۆچوونی من ڕوبەڕووبوونەوەیەکی سەربازی ڕەنگ بێتن شتێکی دوورە دەست بێتن. لەبەر هەر تەقینەوەیەک لەو شوێنە ڕەنگ بێ بە شێوەیەکی زۆر خێراتە شەرم سێنی و بەرەو زەنجێکی جیهانی گەورە بڕوە. ئێمەش دەزانین ئەو چەکانی ئەوڕۆ لە دەست مرۆڤایەتیدایە دەرفەتی شەڕێکی لەو زۆرەی نەهێشتێتەوە. ئەگەر تەماشا بکەی ئەوەیە وای کردووە کە زۆربەی شەڕەکانی ئەو ئێستا لە قۆناغی ئێستادا شەڕی بە وەکالەتن و شەڕی ڕوبەڕووبوونەوە زۆر زۆر کەم بووتەوە. لەبەرەوەی رووسیا هێزێکە و سەنجی هەیە لە ڕووی ئابووری شەوە ئێمە دەزانین کە چین پاڵپشتی رووسیا دەکات. تەنانەت وەزیری دەرەوەی چین لەشێک لە چاوپێکەوتنەکانی لە تقریبا 2015 و 16 گوتی ئێمە هەرگیز ناهێنە رووسیا لە ڕووی ئابووریەوە بڕوخێتن. یعنی هەوڵ دەدرێت فشار بخرێتە سەر رووسیا. بۆ نمونە مەسەلەی کازاخستان ئەو ڕووداوانەی بۆ دوای لە کازاخستان ڕوویدا یەکێک بوو لەو دەواازانەی کە تیایدا فشاری رووسیا لەسەر ئۆکرانیا کەم کردەوە بەڵام ئەویش سەری نەگرت و نەگەیشتانزان. لەبەر ئەوە بە بۆ چوونی من ڕەنگ بێتن لە ڕووی دیپلۆماسیەوە زۆرێک گرژێک درزێ بەڵام لە ڕووی فعلی و کردەی شەڕ من پێم وانێ بەرەو شەڕێکی گەورە بڕوە.
کاردانەوەی وڵاتان تا چۆن کاریگەری دەبێت لەسەر ڕاگررتنی هێرشەکانی رووسیا دکتۆر؟ دەزانی چۆنە لە ڕووی جیۆپۆلیتیکیەوە ئێمە دوو یاسامان هەیە، یاسایەکی پێی دەڵێن یاسای گەشەسەندنێکی سروشتی، یاسای طبیعی، لەگەڵ یاسایەکمان هەیە ئەو یاسای پێی دەڵێن یاسای دانراو، یاسای وەزعی. ئەو کاتێک ئەو دووە ڕووکابەری یەکتر دەکات هەمیشە گەشەسەندنەکە بەرەو پێشەوە دەڕۆە. لەبەرەوەی رووسیا بە بۆ سووری من هیچ حسابێک بۆ ڕای خەڵکی تر و هیچ حسابێک بۆ ڕاو بۆ سوونی دەوڵەتەکان و هەڵوێستی دەوڵەتەکانی کە ناکات. لەبەرەوەی رووسیا لە ڕووی هێزەوە گەشەی کردووە، هەر هێزێکیش گەشە بکات دەیەوێ با بڵێن گۆڕەپانە ژیۆپۆلیتیکەکانی خۆی بگەڕێنێتەوە. ئێستا رووسیا کار لەسەر ئەوە دەکات کە ئەو شوێنانەی لە دوای ڕۆخانێکێتی سۆڤێت لەدەستی دابوو بە قوڵایی جیۆپۆلیتیکی ئەو ئەژمار دەکرێت بگەڕێنێتەوە. بۆ سوونی من محەتەکە، یعنی وێستگەکە لەو ململانەیانە دوای ئۆکرانیاش بەرەو دەوڵەتەکانی تری ئەوروپای ڕۆژهەڵات دەڕوا، بەرەو دەوڵەتانی بالتیک دەڕواتن. سوکە ئۆکرانیا دوا خاڵی ناتۆیە. تەماشاکە لە 2013 لە کۆتاییەکانی 2013 کاتێک ناتۆ لە لیتوانیا کۆنگرەی بەستا، هەوڵیدا ئۆکرانیا لە ناتۆ دواتر لە یەکێتی ئەوروپا وەرگری. ئێمە بینیمان ئەو بەیەکێک لە هۆکارەکان دانانرێت کە ئۆکرانیا مەیلی ئەوە هەیە نزیک بێتەوە لە ئەوروپا، لە یەکێتی ئەوروپا و بێت بە ئەندام لە ناتۆ. بە پێکومانەوە یەکێکە لە هۆکارە سەرچیەکان لەبەرەوەی ئەگەر تۆ تەماشا بکەیت لە دوای نەوەتەوە لە دوای ڕووخانێکی سۆڤێتەوە قەڵەمڕەوی یاخود هەژمونی ناتۆ وردە وردە هات هەوڵیدا لە ئەوروپای ڕۆژهەڵات رووسیا ئابلوقە بدا، یعنی لە دوولاوە هەوڵدرا رووسیا ئابلوقە بدا، لەبەرەوەی رووسیا سنووری رووسیا تەنها با بڵێن مەجاری حەیەوی رووسیا تەنها بەرەو ئەوروپای ڕۆژهەڵات و بەرەو خوارەوەی بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست، لەبەرەوەی باکووری سنوورەکانی رووسیا ناوچەی بەستەڵەکی ناتوانێت لەوێ پەر بهایێتن. ئێمە ئەوەی مێژووی رووسیا بکەنێتەوە هەمیشە ئەو مەقولەی دێتە بەرچاو کە دەڵێن رووسیا بە دوای ئاوە گەرمەکاندا دەگەڕێت. ئاوە گەرمەکانە بەسیار دەریای سپی ناوەڕاست و محیتی هندی و ئەو شوێنانەیە کە دەتوانێت تیادا کەشتێوانی خۆی بکاتن. ئەوروپیەکان دەڕێی ناتۆوە هەوڵیاندا زۆربەی وڵاتانی ئەوروپای ڕۆژهەڵاتیان لە یەکێتی ئەوروپا لە ناتۆ و یەکێتی ئەوروپا تاوەکو گەیشتە ئۆکرانیا. ئۆکرانیا دوا خاڵی، یعنی ئۆکرانیا دەکات بن دیواری جیۆپۆلیتیکی رووسیا لە پاش، لەبەرەوەی ئۆکرانیا هاو سنوورە لەگەڵ رووسیا. لە باشووریشەوە ئێمە دەزانین بەهۆی بەهاری عەرەبیەوە لە هەموو هاوپەیمانەکانی رووسیا لە مەسرەوە لە لیبیاوە لە گەمەکە دەریان خستاوەکو گەیشتە سووریا. لەبەر ئەوە ئەگەر سووریاش تەواو بایە ئەمریکا سەرکەوتی ئەمریکا و ڕۆژاوە سەرکەوتن بەدەست بهێنا بە ئەو کاتە رووسیا بە تەواوی ئابڵوقە دەدا. لەبەر ئەوەی تەماشا دەکەین لە 2014ەوە رووسیا هەوڵیدا وەکو باسم کرد ئۆکرانیا بەشێکی بەشە گرنگەکەی ئۆکرانیا کە پەیوەندی بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستێ دوورگەی کریمە بە شێوەیەکی با بڵێن ڕیفراندۆمێکی سیناریۆ ئامێز بمچێنێتەوە بە رووسیا. دوای ئەوە هاتە 2015 خۆی لە سووریا هەڵقورتان. یعنی تۆ تەماشاکە لە دەریای ڕەشەوە دێ ناو دەریای سپی ناوەڕاست کات دواتر دێ سنوورەکانی سووریا یەکسەر دەگەیە ئەو خەتەی کەوا مەسەلەی کورد تێدا گەشەی دەکرد. یعنی ڕێکدانەوەیەکی ترسناکی لەسەر مەسەلەی کورد هەبووە. لەبەرەوەی تۆ تەماشاکە لە 2014 کاتێک رووسیا هەنگاو بۆ دوورگەی قرم دەنێن لە هەمان ساڵدا مەسەلەی کۆبانی دەست پێ دەکاتن. ئەوانە با بڵێن گەمەیەکی جیهانی ئەو ناوچەیە وەکو تەختەیەکی شەترەنجە هەر هەمووی پەیوەندی بە یەکەوە هەیە. لەبەر ئەوەشە کاتێک لە 2013 ناتۆ دەیەوێت ئۆکرانیا وەربگریتن یا ببێتە ئەندام یەکسەر رووسیا تەداخل دەکاتن و هەوڵ دەداتن لایەکی دەوڵێتن. بۆیە بە بۆچوونی من مەسەلەی ئابلوقەدانی رووسیا کردنەوەی ئابلوقەکان ئەوە هەنگاوێک بوو. ئێستا رووسیا لە قۆناغی تێکشکاندنی ئابلوقەکان دەرس و تێیپەڕات. ئێستا هەوڵ دەداتن ئەو ناوچانە بگەڕێنێتەوە کە بابن حوشەی جیۆپۆلیتیکی خۆی تێدەگاتن. ئۆکرانیایە وەکو باسم کرد دەوڵەت پۆڵەندایە دواتر دەوڵەتەکانی بارتی کە ئەو ناوچانە دەگەڕێنێتەوە. لەبەر دکتۆر پشتگیریەکانی ئەمریکا بۆ ئۆکرانیا ئەمە چ کاریگەریەکی دەبێت لەسەر ململانەکانی نێوان ئەمریکا و رووسیا بە تایبەت لە سووریادا؟ بە بۆ سوونی ئێمە وەک بینیمان، یعنی ئەمریکا دەیەوێت گۆڕەپانەکەی ناتوانێت ئەمریکای ئێستا ئێمە دەبێت ئەوە بزانین ئەمریکای ئێستا زۆر جیاوازە لە ئەمریکای 1990 کاتێک سیستەمی تاجسەرسەری ڕاگەیان. ئێستا ئەمریکا لە ڕووی هاوسەنجی هێزەوە گەڕاوەتە دواوە، ناتوانێت خۆی بخاتە ناو شەڕێکی گەورە لەبەر ئەوەی توانێت ئەو ڕوبەڕووبوونەوەی نییە. ئێستا هاوپەیمانێکی تری دژی ئەمریکا دروست بووە بە شێوەیەکی ناڕاستەخۆ ئەو هاوپەیمانەتە هەوڵ داتن ئەمریکا دوور بخاتەوە. بۆیە ئەمریکا لە ڕووی با بڵێن دیپلۆماسی و لە ڕووی ئابووریشەوە ئەو توانای نەمایە بە تەنها ئیدارەدانی جیهان کە زۆر لە
هزرمەندە ئەمریکیەکان خۆشیان پێیان وایە کە ئەمریکا ئێستا کاتی ئەوە هاتووە کە هاوبەشیتر بدۆزێتەوە. یەکێک لەو هاوبەشانە رووسیایە. یعنی ئەمریکا پێویستی بە خەڵکێکی تر هەیە دەستگیری بکەن بۆ ئەوەی بتوانێت ئیدارەی جیهان بکەن. لەبەر ئەوە بۆیە من زۆر زار گومان لەوە دەکەم کە ڕەنگ بێتن مەسەلەی ئۆکرانیاش زۆرە ڕێککەوتنێکی نهێنی بێتن. ئەگەر ڕێککەوتنیش نەبێتن ئەمریکا من پێم وایە ناتوانانی هەڵوێستێکی جدی بەرامبەر ئۆکرانیا وەرگێ یاخود بە شێوەیەکی سەربازی پشتگیری ئۆکرانیا بکە و خۆی بخاتە ناو شەڕەکەوە. ئەمریکا خۆی لەسەر هیچ هاوپەیمانێکی ناخاتە جەنجێکی جیهانیەوە. تەنها دەڵێ ئێمە سزای دەسەپێین لەسەر. ئێمە بینیمان تورکیا کاتێک عەفرینی داگیر کرد طبعا بە گڵۆپی سەوزی ئەمریکا گوتیان سزای دەسەپێین لەسەر. تەنها ناتۆش دەوڵەتە گەورەکانی ناتۆش ئەڵمانیایە فەڕەنسایە بەڵام لەژێرەوە هیچ سزایەکیان لەسەپاب تەنها بۆ فریودان و چاوبەستکردنی ڕاگەشتی جیهانی. ئەمریکا ئێستا لەو خۆناغەدا من پێم وایە لەو توانایەدا نییە رووسیا بوەستێنێ لەبەر ئەوەی مەسەلەی رووسیا مەسەلەی ئۆکرانیایە باڵێن مەسەلەی سووریا بوو کە بینیمان بۆ رووسیا مەسەلەی مان و نەمانە. رووسیا نایەوە ببێتە وڵاتێکی داخرا و ئیمپراتۆریایەکی قەتیسما و لەژێر ڕەحمی ڕۆژ ئاوا بژی. رووسیا با بڵێن کەلتورێکی هەیە کە خۆی پێی وایە کە ئەو دەوڵەتێکی ئۆراسیە و بەشێکی لە ئەوروپایە و بەشێکی لە ئاسیایە و سنتەری بڵێن دڵی ئۆراسیە لەبەر ئەو دەبێت ئەو ناوچانە کۆنتڕۆلی ئەو ناوچانەکە و بێتە هێزێکی جیهانی. رووسیا بە ئاسانی من پێم وایە دەستبەرداری ئۆکرانیا بێت. بەڵێ دکتۆر ئەمە تا چۆن دەبێت هۆکاری ئەوەی کە رووسیا دەستکراوەتر بێت لە جێبەجێکردنی پلانەکانی؟ رووسیا دەستکراوەتر بەتایبەتیش ئێمە ئەگەر بزانین دوای ئەوەی وردە باوڵێن خەتی سۆریا ئەو سنوورەی بەزاند کە ئەمریکا بۆ دانابوو تەنانەت لێ ناشاربوون نووسەرە ئەمریکیەکانیش پێیان وایە کە رووسیا زۆر بەزانایی بێ هەڵوێستی ئەمریکا یاخود ورد نەبوونی لە دیارکردنی هێرە سوورەکان و ڕوبەڕووبوونەوەی رووسیا سەرکەوتو نەبوو. لە 2008ەوە کاتێک لە گورجستان لە جۆرجیا رووسیا هەوڵیدار نێ ڕێگەنەدا پرۆژەی با بڵێن بۆڕی جیهان بەدلی سەر بگرێت کە تۆزێک رووسیا داتەریک دەکرد. لە دواتر هات بۆ باسم کرد هاتە ئۆکرانیا و هاتە دڵگەی خرم و وردە ئەو ناوچانەی کە پێی لە خەت لەو خەتەی بردە ژۆرێکە ئەمریکیەکان بۆیان دانابوو ئەمریکیەکان هیچ هەڵوێستێکیان نەنواندو نەیانتوانێت ڕوبەڕووی رووسیا بن. ئەوە وایە کە رووسیا لەو ماوەیە زیاتر بەتایبەتی لە ڕووی سەربازی لە ڕووی چەکەوە پەرە بەخۆیدا ئەگەر تۆ بچێ ناو بواری پێشکەوتنەکانی چەشی رووسی پێشکەوتنی زۆر سەرسامی بەدەست هێناوە تەنانەت بە هەندێک لە شەڕەکانی رووسیا یەکێک لەو ململانەیەکەی کە لە شەڕی ساردی نوێ بێگوان ئێستا ئێمە لە خۆناغێکی شەڕی ساردی نوێ دەژین لە 2007ەوە تاقیکردنەوەی ململانەیەکەکان لە سووریا بوو. ئێمە بینیمان ئەمریکیەکان ڕۆژێتی کرۆزیان لە سووریا دەگرت و نیشان لەو بنکە سەربازیانەی کە هاوپەیمانی رووسیا بوون. بە هەمان شێوە رووسیا نیشانی دەست ڕۆژێتی کالیبەری لە دەریای قەزوێنەوە دەگرتە ئامانجەکانی ئەوانەی کە بۆ ئەوەی هێزەکانی خۆیان نیشاندن. ئێستا رووسیا چ لەو پیشانگەری دەوڵەتانەی کە بۆ چەک دەکرێتەوە چ لە شەڕی سووریا چەکی خۆی نیشاندایە وات سەرماندوێتی کە لە ڕووی چەکەوە ئاستێکی زۆر پێشکەوتنێکی گەورەی بەخۆیەوە دیوە. بۆیە من پێم وانە نە ئەوروپا نە ناتۆ بابێت نە ئەمریکا بتوانێت ڕوبەڕووی رووسیا بیتەوە. تەنانەت لە 2017 بوو وابزانم سەرۆکی ئەرکانی سوپای ئەمریکا ڕاشکاوە نەگوتی ناتۆ وات هاوپەیمانی باکووری ئەتلەسی ناتوانێت زیاتر لە 6 سعات بەرگری هێزەکانی رووسیا بکات. بەڵێ دکتۆر ئەمە لە ڕووی سیاسیەوە بەڵام هێرشەکەی رووسیا بۆ سەر ئۆکرانیا ڕەهەندی ئابووری گەورەشی هەیە. ئایا لە ڕووی ئابووریەوە لێکەوتەکانی چی دەبێت؟ وەک بینیمان لە جێگیرکردنی هێزەکانی رووسیا لە سەر سنوورەکان نرخی نەوت بەرز بووە. خۆی هەر کاتێک بەرەو شەڕ دەڕوا یاخود گرژێک دروست دەبێت مەترسی دروستبوونی شەڕ دەبێتن سەرچاوەکانی وزە نرخیان بەرز دەبێت لەبەر ئەوەی ئەو ماشینانەی کە ئیدارەی شەڕ دەکات شەڕ بەڕێوە دەبا بەشێکی زۆریان پشت بە سەرچاوەی وزە دەبەستن. ئەوە یەکێکە لە هۆکارەکان. هۆکارێکی تر ئەوەیە ئێمە بزانین کە سەرباری لایەنە جیۆپۆلیتیکەی ئۆکرانیا دەواازەیەکی تری بازرگانی گازی رووسیایە لە ڕووک لە ئۆکرانیاوە گازی رووسیا بەرەو ئەوروپا دەڕوا. لەبەر ئەوە هەر پرۆژەیەک هەوڵی دادێ لەو ڕێگایە کەم بکاتەوە یاخود ئەو ڕێگایە بخاتە مەترسیەوە رووسیا ڕوبەڕووی بووتەوە. وەکو ئاماژەم پێکرد تەنانەت مەسەلەی عەفرین و مەسەلەی سووریاش بەشێکی پەیوەندی بە و پرۆژە ئابووریەوە یاخود بە سەرچاوەکانی وزەوە هەیە گاز و نەوت. یەکێک لە
ڕێگانە هەڵدرا بۆ گەیاندنی گازی باڵێن ئاسیای ناوەڕاست و دەریای قەزوین لە بۆ ئێران و لەوێن دەرەوە لە بۆ عراق و باڵێن عراق دەکە باکووری کوردستانیان لە بۆ تورکیا لەوێن دەرەوە لە بۆ دەریای سپی ناوەڕاست لە سووریا یعنی سووریا بە کوردستانیشەوە با بڵێن بە ناوچەی عەقیل نووسیای کرمازان کە تەنها 18 کیلۆمەتر لە دەریای سپی ناوەڕاستەوە دوورە ئەگەر بێت و بەناو ئەسکەندەرونەدا تێپەڕێتن دەبووە بەدیلێک بۆیە ئەو گۆڕانکارێنەی کە لە کوردستانی ژووردا لە ڕۆژ ئاوای کوردستان نەخشەی وزەی یاخود نەخشەی ڕێڕەوی وزەی دەگۆڕی بۆیە رووسیا لەوێن دەریش بڵۆپی سەوزیان بۆ تورکەکان پێکرد و ئەو ڕێڕەوەیان داخست ئێستا معقول نییە کاتێک لە دەرێ کاتێک لە شوێنێک کە دوو دەریایان لە نێوان بیتن هەوڵ بداتن گۆڕانکاریەکانی نەخشەی بازرگانی وزە یا گواستنەوەی وزەدا بخە ئێستا لە ئۆکرانیا داینەخا لەبەر ئەوە بە بۆچوونی نێچێک لە ڕەهەندەکانی مەسەلەی ئۆکرانیا سەرباری لایەنە جیۆپۆلیتیکەی لایەنی ئابووری و مەسەلەی گازە بەڵام هۆکاری سەرچیەکەی مەسەلە جیۆپۆلیتیکەی. بەڵێ سەبارەت بە ئەو هێرشەی رووسیا و ململانەیە تا چۆن کاریگەری دەبێتە سەر دوو هاوپەیمانەکەی کە چین و ئێران لەگەڵ رووسیا هاوپەیمانیان هەیە هێرشەکەی رووسیا بۆ سەر ئۆکرانیا تا چۆن کاریگەری لەسەر هاوپەیمانی و هەژمۆنی ئەو دوو وڵاتە دەبێت. بێگومان ئەو کێشانەی ئۆکرانیا و ئەمریکا لە بەرژەوەندی چینە لەبەر ئەوەی لەلایەک ئێمە دەزانین چین لەگەڵ رووسیا لە ئاسیای ناوەڕاست کەمێک ململانەی هەیە چین دەیەوێتن کێشەکان لە ئاسیای ناوەڕاست کە سنووری لەگەڵ سنووری چینیە کە لەوێت دەو ناوچەی دوور بکاتەوە بۆیە گوازرانەوەی گرژەکان بۆ نمونەوەکو باسم کرد لە کازاخستان کە گرژی دروست کراوە لە بەرژەوەندی چین نەبوو چین لێ دەترسا لەبەر ئەوەی هاوسنوورە لەگەڵەوی کاتێک دەگوازێتەوە بەرەو ئەوروپای ڕۆژهەڵات و لە ئاسیای ناوەڕاست دوور دەکەوێتەوە بێگومان ئەوە لە بەرژەوەندی چینە لەلایەکی تر چین هەوڵ دەداتن لە ڕێگەی رووسیاوە هاوسەنجی هێز بگۆڕێتەوە هاوسەنجی هێز بگۆڕێتەوە ئەمریک یعنی ئەو سیستەمە جیهانیە هەڵوەشێنێتەوە کە ئەمریکا بانگەشەی بۆ دەکات بەفعلی هەڵوەشایەوە بەڵام ئێستا کار دەکات بۆ ئەوەی کە خۆی بتە ئەلتەرناتیڤ پرۆژەیەکی ئێستا ئێمە دەزانین پرۆژەی ئۆراسیای چینی ئەویش کە پێ دەڵێن ڕێگەی ئاوریشمی نوێ ئەو ڕێگەیە لەگەڵ رووسیا لە هەندێک شوێن بەرژەوەندەکانیان ڕوبەڕوو دەبتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی زۆرە ڕێککەوتنێکیان لە نەوابینە بۆیە من پێم وایە لە ڕووی ئابووریەوە چین ئامادە نیە بستە ناو شەڕێکەوە لەسەر رووسیا بەڵام لە ڕووی ئابووریەوە وەک ئاماژەی پێکرد چین ئەو بانقەیە یاخود ئەو سەلەیە کە ڕێگەنادا رووسیا لە ڕووی ئابووریەوە بڕوخێ. بەڵێ سوپاس بۆ دکتۆر کامەران مانتیک مامۆستای زانکۆ کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون کاتێکی خۆش.